بانگوازی کمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران سەبارەت بە نزیکبوونەوە لە ساڵیادی شۆڕشی ژینە. لە ساڵیادی ڕاپەڕینی ژینادا با ئیرادەی خۆمان بۆ بەردەوامی و بەرفراوانکردنی ئەم ڕاپەڕینە نیشان بدەین. یەکەمین ساڵیادی ڕاپەڕینی جەماوەری ژن ژیان ئازادی یان بەواتایەکی تر ڕاپەڕینی ژینا بەڕێوەیە. لە ڕۆژی 16 مانگی سپتامبری ساڵی 2022 بەرابەر بە 25 خەرمانانی 1401 هەتاوی با لە لێدان کەوتنی دڵی ژینا ئاڵای پێشڕەوترین ڕاپەڕینی جەماوەری لە مێژووی هاوچەرخی ئێراندا هەڵکرا. کوژرانی ژینا لەلایەن حکوومەتەوە بووە هۆی دەستپێکی ڕاپەڕینێک کە بە پێشەنگایەتی ژنان و گەنجان و بەداڕشتنی کۆمەڵێک داخوازی نەک هەردامەزراوەی حاکمیەتی سیاسی و حکومی بەڵکو و تەواوی پەیوەندیە کۆنەپەرستانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کولتوریەکانی تووشی کێشە کرد. قوڵایی ئەم ڕاپەڕینە داهێنرانە و پێشکەوتن خوازانەیە لە ئاستێکدا بوو کە دروشمی ژن ژیان ئازادی بە هەموو جیهان ناساند و تەنانەت دڕندانەترین سەرکوتەکانی ڕژیمی ئیسلامیش نەیانتوانی کاریگەریە کۆمەڵایەتیەکانی داپۆشن. هەر لەبەر ئەم هۆکارەیە سەرەڕای تێپەڕبوونی ساڵێک بەسەر دەستپێکی ئەم ڕاپەڕینە و سەرکوتگەری دڕندانەی ڕژیم بەردەوامانەوەی لە قوڵایی کۆمەلگادا دەبیندرێت. ئێستا ئێمە لە دۆخێکدا لە ساڵڕۆژی دەستپێکردنی ئەم ڕووداوە بێوێنەیە نزیک دەبینەوە کە خەڵکی ئازادی خواست چ لە ئێران و چ لە وڵاتانی جۆراوجۆری دنیا خۆیان لەلایەکەوە بۆ یادکردنەوە و ڕێزلێنانی شکۆدارانە و هەوڵدان بۆ بەردەوامی و بەرفراوانکردنی لەلایەکی ترەوە ئامادە دەکەن. لەم پەیوەندیەدا تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران وەک بەشێک لەم بزوتنەوە فراوانە بانگەوازی کەمپەینی بەرزڕاگرتنی ساڵڕۆژی ڕاپەڕینی ژینا ڕادەگەیەنێت. لەم هەڵمەتەدا هەوڵ دەدەین چالاکوانانی سیاسی و ئازادی خواز و چالاکانی کۆمەڵایەتی بانکێشت بکەین بۆ هاوکاری لە دەوری داخوازیە پێشەنگەکانی ئەم ڕاپەڕینە و بۆ ڕاکێشانی هەرچی بەرفراوانتری پشتیوانی بیرروڕای گشتی جیهان بۆ ئەم تێکۆشانە. هەر بۆیە داواکارین لە هەموو خەڵکی ئازادی خوازی نیشتەجێی وڵاتانی جیاجیای جیهان و هەموو ئەو بزوتنەوە و دام و دەستگایانەی کە خۆیان بە هاوتەریب لەگەڵ داواکاریەکانی ڕاپەڕینی ژینا دەزانن تا هاوکات لەگەڵ خەڵکی ئازادی خوازی ناوخۆی وڵات ئیرادەی خۆمان بۆ بەردەوامی و بەرفراوانکردنی ئەم ڕاپەڕینە نیشان بدەین و ورە و ئیرادەی یەکلاکەرەوەی خۆمان بکەینە هێزی ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی ئێران بژی ڕاپەڕینی ژن ژیان ئازادی. کمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران.